بەناوی خوای گەورە و میهرەبان سەڵات و سەلام برژێ بەسەر جانی پاچی پێشەوای ئیسلام محەممەد مستەفا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەسسەلامو عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. باشترین دەستپێکیش بۆ دەستپێکردن بە بەرنامەکانمان گوێویستی چەند ئاەتێک ئەبین لە قورئانی پیرۆز لەلایەن بەڕێز مامۆستای بەڕێز خۆشەویست مامۆستا سالم. فرموا مامۆستای بەڕێز. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون. الذي جعل لكم الأرض فراشا والسماء بناء وأنزل من السماء ماء فأخرج به من الثمرات رزقا لكم فلا تجعلوا لله أندادا وأنتم تعلمون. وإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بسورة من مثله وادعوا شهداءكم من دون الله إن كنتم صادقين. فإن لم تفعلوا ولن تفعلوا فاتقوا النار التي وقودها الناس والحجارة أعدت للكافرين. صدق الله العظيم. ما شاء الله دەنگەکی زۆر خۆش خوای گەورە پاداشتی خێری مامۆستا سالم بداتەوە. ئێستاش وتەی بەخێر هاتن بە نوێنەرایەتی ڕیشسپی و ئەنجومەنی بنەماڵی و سوخاتونەیی داوا لە بەڕێز مام خالی دەکەین بفەرمی بۆ پێشکەشی وتەی بەخێر هاتن. یەکەی ڕیشسپی و ئەنجومەن و کەسایەتەکانی بەڕێز بەخێرهاتنێکی گەرمی میوانە بەڕێزەکانەکەین. خۆش عاڵم ئەوڕۆ کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ خۆشترین ڕۆژە بۆ من کە دەناو ئەو خزمانەدا لە خزمەتیاندا بین بە پێی توانە. یاخۆ بەخێر بێن سەرسەر و سەرچاو زۆر بەخێر بێن. يا صلي وسلم دائما أبدا مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد أشرف الأعراب والعجم محمد خير من يمشي على قدمي مولاي صل وسلم دائما أبدا محمد تاج رسل الله قاطي
اثنتان محمد صادق الأقوال والكالم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم محمد ثابت الميثاق حفيظه محمد طيب الأخلاق والشيم مولاي سلم وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم محمد خير خلق الله من نظري محمد خير خلق الله من نظري محمد خير رسل الله كلهم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد زينة الدنيا وبهجاتها محمد زينة الدنيا وبهجاتها محمد كاشف الغمات والظلم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم محمد ضاحك للضعيف مكرمه محمد جار والله لم يضم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد قائم لله ذو همم محمد خاتم للرسل كلهم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم على حبيبك خير الخلق كلهم لبرگەی سێمدا گوێویستی وتارەشی بەڕێز مامۆستا مەلا عەبدوڵڵا بین لە ژێر ناونیشانی مافی خزمەتی مافی تاچی خزم تاچی مسلمان لەسەر مسلمان لە ڕوانگەی شەرعەوە داوە لە بەڕێزیانەکەین بفەرمێ بۆ پێشکەشنی وتارەکەی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله حق حمده والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين أما بعد ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي برایانی بەڕێز و خۆشەویستم ئامۆزا و خوارزا و خزمان و دۆستانی بنەماڵەکەمان بنەماڵەی وسوو خاتونەیی سەرەتا خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ڕۆژێکی وا پرشنگدار ڕۆژێکی وا مێژووی لە مێژووی بنەماڵەکەماندا بنەماڵەی وسوو خاتونەیی کە گەورەترین بنەماڵەیە لە گوندی پیرۆمەر ئەو ڕۆکە ڕۆژێکی مێژوویە بۆ یەکەم جار دەبینم ئەلێرەدا ئەو خزمانە لە دوور و نزیکەوە بەیەکەوە کۆبووینەوە لە شوێنێکی وا گەشت و گوزار شوێنێکی وا خۆش هیوادارم
ئەو کۆبوونەوەیە ئەو گەشتە بەهارە ئەو فیستیڤاڵە بیتە فیستیڤاڵێک سەرەتایەک بۆ فیستیڤاڵێکی گەورەتر لەوە هەموو بنەماڵەکانی دیکە بەگشتی لە گوندی پیرۆمەر کۆببینەوە بۆ ئەوەی کە برایەتی و محەبەت و تەبایی زیاتر پەرەی پێ بدەین پتەوی بکەین بەهێزی بکەین. ئازیزان و خۆشەویستان، من نامەوێت زۆر درێژ بکەمەوە لەسەرتان، بەڵام ئەوەی کە دەمەوێت عەرزتان بکەم لەو کاتە پیرۆزەدا دەسمە خزمەت فەرمودەیەکی صەحیح پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ئیمامی موسلیم بۆمان ڕیوایەت دەکا. ئەبوو هورەیرە سەحابەیەکی پێغەمبەری خوایە صلی الله عەلەیه وسەلەم دەفەرمی ئەو لە پێغەمبەری خوایەوە بۆمان دەژێرتەوە، دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە مافی مسلمان بەسەر مسلمان، مافی ئیماندار بەسەر ئیماندار، کە ئێمەش ئەوڕۆکە الحەمدولیلا لەخوا بە زیادی بێ هەمومان مسلمانین، هەمومان ئاهلی قیبلەینە. ئەوەی کە لێرە کۆی کردینەوە یەکەم جار خودامان یەکە، پێغەمبەرمان یەکە، و هەروەها دینمان یەکە، قیبلە و ڕووگەشمان یەکە، زبانی شیرنی خۆشمان کە کوردایەتیە یەکە، و گوندەکەشمان یەکە، بنەماڵەکەشمان یەکە. ئەوە هەموو ئەو شتانە ئەمەی کۆکردی تۆ لێرانەدا ئەوە هەموو ئەساس و بنچینەنەکە زیاتر پەرەی پێ بدەین بەرەو پێشی بین. ئازیزان و خۆشەویستان، ئەو فەرمودەیە کە ئێستا کە دەسمە خزمەتی هیوادارم لە خۆم یەکەم جار ئینجا ئێوەی بەڕێز و خۆشەویست بەرجەستەی بکەن لەنێو خۆماندا بۆ ئەوەی کە شەیطانمان لێ بەدوور بی لە خوایەوە نزیک بین بەرەکەتی خوا زیاتر بەسەرماندا بباریت. ئەو فەرمودەیەش کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمی من وای تێدەگەم واکو ئەوە وایە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئێستا زیندووە لەنێو بنەماڵەکەماندا لە بۆ ئێمەی فەرمووە. ئازیزان و خۆشەویستان، دەفەرمی لە فەرمودەکەیدا لەو فەرمودەیەی پێنجی لەسەر مسلمانان قەدەغە کردوونە، حەرام کردوونە. چۆن ئێمە درۆکردن حەرامە، غەیبەتکردن حەرامە، مەشروب خواردنەوە حەرامە، نوێژنەکردن حەرامە، ئەوانەشی لەسەر ئێمە حەرام کردووە و قەدەغە کردووە بۆ ئەوەی کە نێوانمان پتە بێ بەهێز بێ برایەتی و محەبەتمان بە قووەت بیت. دەفەرمی لە فەرمودەکەیدا لا تحاسدوا ولا تناجشوا ولا تباغضوا ولا تدابروا ولا يبع بعضكم على بيع بعض وكونوا عباد الله إخوانا. ئازیزان و خۆشەویستان، ڕەواه مسلم. لەو فەرمودەیەیدا یەکەم وشە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لێسەر ئێمە قەدەغە دەکا وەکو برا لەنێو مسلمان لەنێو برادا باسی حەسوودی و ئێرەیی دەبات. ئازیزان و خۆشەویستان، ئەو شتانەی کە دەبنە هۆکار لە بلۆ لێکترازانمان، دوورکەوتنەوە لە یەکتری، محەبەت نەمان لە نێوماندا ئەو پێنجتانەنە. ئەگەر ئەو پێنجتانە لە نێوماندا نەبن بە حەرامی بزانی لە خۆمان دوور خەینەوە، واللهی برایەتیمان بەهێز دەبی بە قووەت دەبی بە نەسی قسەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. یەکەم وشە دەفەرمی لا تحاسدوا، ئێرەیی حەسوودی بە یەکتر مەبەن، حەسوودی و ئێرەیی بە یەکتری مەبەن. باشە بۆ ناڵێ نوێژان بکەن، ڕۆژیان بکرن، زەکاتی بدەن، حەجێ بکەن، باسی ئەو شتانە ناکە، باسی حەسوودی و ئێرەیی دەکات. لەبەرەوەی حەسوودی و ئێرەیی بەڕاستی دەردێکی کوشندەیە، ژەهرێکە، سەرەتانێکە لە نێو هەڵ کۆمەڵگایەکە، هەر بنەماڵەیەکە، هەر عائیلەیەکە، خێزانێکە بڵاو بیتەوە ئیلا وەکو دەردێکی کوشندە و سەرەتانە ناوی دەبات. تەماشاکەن. باشە حەسوودی و ئێرەیی معنای چییە؟ حەسوودی ئەوەیە کە خوا شتێکی بە تۆ داوە بە منی نەداوە، خوا ماڵی بە تۆ داوە حەسوودی پێ بەم، خوا عیلمی بە تۆ داوە حەسوودیت پێ بەم، خوا جوانی بە تۆ داوە حەسوودیت پێ بەم، سیارەی بە تۆ داوە حەسوودیت پێ بەم، خانوێکی بە تۆ داوە حەسوودیت پێ بەم، ماڵ و منداڵێکی چاچی پێ داوە حەسوودیت پێ بەم، ئێرەیت پێ بەم، پێم ناخۆش بی. ئەوە خوا وای داناوە، خوا بە تۆی داوە بۆ پێم ناخۆش بی، یعنی لە ئەوەی کە خوا دایناوە ڕازی نیمە، ئەوە حەسوودیە. گەورەیە، زۆر خەتەرە. هەر بۆیش تەماشا دەکەین خوای گەورە لە سوورەتێکە باسی حەسوودی دەکات، لە زۆر سوورەتەکانی دیکەشدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی مسلمان دەبێ هەموو ئێوارە و بەیانیەک بخوێنیتەوە، هەموو ئێوارە و بەیانی، هەموو ڕۆژێک ئێوارە و بەیانی دەفەرمی لە سوورەتی فەلەق دەرێوە من شەڕی حاسد
ئیدا حەسەد خوایە بمپارێزی لە شەڕ و ئاژاوەی حاسیدین ئیدا حەسەد ئەو ئینسانەی کە حەسوودی و ئێرەین پێدەبات هەموو ئێوارە و بەیانیان دەبی پەنا بگری بەخوا لەو کەسەی کە ئێرەیت پێدەبا حەسوودیت پێدەبا اینجا تەماشا بکەن وەکو کوردەواری خۆشماندا زۆربەی خانووەکان یان سیارەکان یان دوکانەکان تەماشا دەکەی نووسرایە الحەسود و لا یەسود ئەوە لە قورئان وەرگیراوە لە فەرمودەکانی پێغەمبەر وەرگیراوە صلی الله عليه وسلم واتە مانای چییە الحەسود واتە کابرای حەسود و ئێرەیی دەبات لا یەسود واتە بەرز نابیتەوە بەرز نابیتەوە تەنیا خۆی دەخواتەوە اینجا حەسوودی سێ پلەی هێنا حەسوودێکمان هەیە پێی ناخۆشە کە پێدراوە باشە پێی ناخۆشە ئیدی کەشمان هەیە پێی لەگەڵەوەی پێی ناخۆشە کە پێی دراوە پێی خۆشە لێشت بسینرێتەوە یەکی دیکەشمان هەیە لەگەڵەوەی کە پێی ناخۆشە پێدراوە پێی خۆشە لێت بسینرێتەوە هەوڵیش دەدا لێت بسینرێتەوە هەوڵت لە بۆ دەدا پێی ناخۆشە حەزی لێ نییە پێی قبول ناکرێ ئێرەیت پێدەبا ئازیزی خۆم مسلمانەتی ئەوەیە کە ئینسان دەستبال لە یەکدی بگریتەوە نەک حەسوودی ئێرەی بە یەکدی بات کە من شتێکم پێ دەکرێت تۆ پێت ناکرێ یارمەتیم بدە دوعام لۆ بکە محاوەلە مەکە لێم بستینەوە ئەوە کۆتا قسەم لە بارەی حەسوودی و ئێرەیەوە ئەو کەسەی کە ئێرەی دەبا وەڵڵاهی ئەگەر سەرنجام و عاقیبەتی شەیطانی مەلعون بزانی کە بەهۆی حەسوودی و ئێرەیی چی بەسەرات خوای گەورە چی بەسەهینا قەت حەسوودی نابات شەیطان لە ڕێزی مەلایکەتاندا بوو مەلایکەت نەبوو لە ڕێزی مەلایکەتاندا بوو بەڵام لەبەرەوەی حەسوودی بە بابکە ئادەم برد بابی گەورە ئێمە خوا لەو پلەی هینا خوارەوە واتە ئینسانی حەسوود نزم دەبیتەوە بەرز نابی بە حەسوودی بۆیە ئاگادار بین حەسوودی و ئێرەیی لە ناو خۆمان نێڵین بە قسەی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم شەیطان پێی خۆشە ئەوەمان ناودا هەبی بەڵام پێغەمبەری خوا پێی ناخۆشە بەوەی بە قسەی پێغەمبەری خوا بکەین بۆ ئێوەمان ناو نەمینێت خاڵی دووەمینیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر موسڵمانانی قەدەغ کردووە وەکو مافێک دەفەرمی وەلا تەناجەشوا واتە شت لەسەر یەک گران مەکەن شت لەسەر یەک گران مەکەن تەماشای بازاڕەکانی ئەوڕۆکە هەمووی کە لە دوایەوەی حەسادەت بەیەک دەبن شتیش لەسەر یەک گران دەکەن واتە پێچەوانەی ئەو فەرمودەی دەجوڵێنەوە بازاڕەکانمان ئەوەی کە دوکاندارە تاجیرە تەماشاکەن با ئێمەش لە ناو خۆماندا ئەگە بازرگانیەکە بوو لە بازاردا لە شوێنەکە ئەوەی لە ناو خۆمان نێڵین خاڵی سێمینیان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە لێی قەدەغە کردوینە دەفەرمی وەلا تەباغەضوا واتە ڕقتان لە یەکدی نەبیتەوە باشە بۆ ئێمە یەکدیمان خۆش نەوێ ئەو دانیشتنەی کە ئێستا کە لێرە کۆبووینەوە لەو ویستەفاڵە بەگەشتە بەهاری ئێستاکە چەند نیعمەتێکی گەورەیە خوا لەگەڵ ئێمەی کردووە خوا ئەو نیعمەتەی بجێڕی بەسەر ئەوان دیکەشدا ئێمە بە محبەت و خۆشەویستی و تەباییەوە هاتین لێرە کۆبووینەوە فەرمودەکەی پێغەمبەرمان جێبەجێ کردیە بۆیە دەبێ ئەوە بەرجەستە بکەین لەناو خۆماندا و فەرمودەیەدا بۆ ئەوەی برایەتی و محبەتمان زیاتر بی بتەوتر بی بەقووەتر بی بەهێزتر بی دەفەرمی وەلا تەباغەضوا و ڕقتان لێکدی نەبیتەوە لە فەرمودەیەکی کە دەفەرمی بۆ مسلمانی ڕەوانیە سێ ڕۆژان قسە لەگە برای خۆی نەکات سێ ڕۆژان ئەگە مسلمان بی نابی سێ ڕۆژ تێپەڕی ڕۆژی چارەم قسە لەگەڵ برای خۆی نەکا سەلامی لێ نەکات دەی ئێمە بە هەر یەک لە خۆماندا بیر بکەینەوە ئەو فەرمودەی جێبەجێ بکەین خاڵی چارەم کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو مافێکی مسلمان لەسەر مسلمان داناوە قەدەغەی کردووە کە مسلمان پەیڕەوی بکا دەبێ ڕەچاوی بکە خۆی لێ دوورخاتەوە وەلا تەدابەڕوا واتە پشت لە یەکدی مەکەن بۆ پشت لە یەکدی بکەین بۆ یەکێکمان لە ڕۆژ هەڵات بین یەکێکمان لە ڕۆژ ئاوا بین ئەوەی کە لە تایفەی بنە ماڵی وسوخاتونەیە یەکەکی دیکەمان هەیە کە لە بنە ماڵەیەکی دیکەیە کە ناوشاخەیە یا ماڵە مەلایە یان قاشپانەیە یان بنە ماڵێکی دیکەیە ئەمە بۆ ئەوە نییە خوای گەورە کە کردوینە ئەو تایفانە پشت لە یەکدی بکەین ددان لە یەکدی بسوین نا بۆ ئەوەی کە محبەتمان پەیدا بی هاوکاری یەکدی بین تەبابین برابین ئەوەی کە ئەوان پێیان ناکرێ من هاوکاریان بکەم ئەوەی کە من پێم ناکرێ ئەوان هاوکاری من بکەن دەستبال لە یەکدی بگرینەوە بۆ ئەوەی کە بەرەکەتی خوا زیاتر لە ناوماندا هەبیت هیوادارم ئەوانە جێبەجێ بکەن خاڵی کۆتایی و ئاخری
کە لەو فەرمودەیەدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆمان باز دەکات دەفەرمیم ولا يبيع بعضكم على بيع بعض و هەروەها ئەگەر یەکێک معاملەیەکی کرد چۆ سەر شتێکە معاملەکەی کردووە دەستی پێکردووە قسەی لێ کردووە تۆ نابی بچی لە پشتەوی قسە بکەی تۆ نابی بچی معاملە لەسەر معاملەی ئەو بکەی بازرگانی لەسەر بازرگانی ئەو بکەی هەتا ئەو دەکشێتەوە لە معاملەکەی تۆ نابێ نزیک بیەوە تۆ نابێ قسەی لێ بکەی بۆیە دەبێ ئاگادار بین ئەو پێنج خاڵانە کە مافی مسلمانە بەسەر مسلماندا حرامە مسلمان لەگە مسلمانی ئەو پێنج خاڵان نزیک بکەوی تۆ دەبێ خۆی لە دوورخاتەوە ئەوانە لەناو خۆماندا بەردەستە بکەین بۆ ئەوی کە تەبایی و محەبەت و برایەتیمان زیاتر ببی لە کۆتاییدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمی وەکونوا عیباد الله ئیخوانا ئەی چی بکەینی ئەوان نەکەین دەفەرمی بەڵکوم ببنە برا لە پێناوی خوا لە پێناوی خوا یەکدریمان خۆش بوێ کە ئێستا کۆبووینەوە لێرەدا لەبەر خوا یەکدریمان خۆش بوێ لەبەر خوا هاوکاری یەکدی بکەین لەبەر خوا تەبابین برابین یارمەتی یەکدری بدەین بۆیە ئازیزان و خۆشەویستان ئەو دانیشتنە و ئەو کۆبوونەوەی کە ئێستا لێرە کۆبووینەوە ئەوە ئینشاءڵڵا بەرەکەتی خوای لەگەڵدا دەبی و لەبەر خواشە ئینشاءڵڵا خزماتی و تەباییمان لەبەر ئەوە نییە کە دوژمناتی کەسێکی دی بنە ماڵەیەکی دیکە بکەین خۆ هەڵبچێشین بەسە کەسێکی دی بنە ماڵێکی دیکەدا بەڵکم بۆ ئەوەی کە هەنگاوی یەکەمە بۆی بتوانین فیستیڤاڵێکی گەورەتر فراوانتر لەسە ئاستی گوندی پیرۆمەر ڕێک بخەین برایەتی و تەبایی محەبەتی خۆمان زیاتر بکەین شەیطانی لەنێو خۆماندا بە دوور بخەین بۆ ئەوی کە بتوانین لە لای خوا و لە لای خەڵکەوە ڕووسپی بین جا بۆیە من لە کۆتاییدا لە خوای گەورە دەپاڕێمەوە دەڵێم یا ڕەبی خوایە وەک ئەلێرە کۆت کردینەوە لەو گەشتە بەهارە لەو فیستیڤاڵە لە فیردەوسیش لە بەهەشتی بەرینەوە لەگەڵ پیاوچاکان و ساڵحان و شەهیدان و دۆست و ئەحبابی خۆ کۆمانکەوە یا ئەڵڵا یا ڕەبی خوایە لە سەوزایی و مێرگ و کانیاوەکانی بەهەشت بێبەشمان نەکە یا ئەڵڵا یا ڕەبی خوایە برایەتی و محەبەت و خۆشەویستی نێوانمان پتەوتر بکەی زیاتر بکەی ئەو گەشتە بەهارە ببیتە سەرەتایەک ببیتە ئەزمونێک بۆ گەشتی بەهاری زیاتر و باشتر و فراوانتر یا ڕەبی خوایە ئەوەی نەخۆشە شیفای نەخۆشەکانی بدەی یا ڕەبی خوایە ئەوە چێرشە و گرفتێکیە بۆی چارەسەر بکەی یا ڕەبی خوایە دڵ و دەروونمان فراوانتر بکەی یا ڕەبی خوایە ئەوەی کە ژنیشی هێناوە خوا ژنێکی چاچی بە قسمت بکەی ئەوەی کە مێردی نەکردووە خوایە پیاوی چاچی بە قسمت بکەی ئەوەی منداڵی نیە منداڵی ساڵحی پێ ببەخشی ئەوەی منداڵی خوایە بۆی ساڵحکەی یا ڕەبی خوایە مراز و مەقسوودی هەمووان حاصلکەی آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر سپاسی مامۆستا وعدوڵڵا کەین بۆ تەشیرینەکان. ئێستاش داوا لە مامۆستا عوسمان دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی سرودێک بە دەنگە خۆشەکەی. دەروون پڕ لە زامەکەم گرانە داوای دەرداکەم پێغەمبەر گیانە ئەی دەوای دەرداکەم وەلا مەدینە وەلا ڕەوزەکەی تەها لەمینە قوربانی ناوێت چەند جوانە قوربانی ناوێت چەند جوانە ناوێت سەردەفتار پێغەمبەرانە خۆم خێستە ئاپی ئەمن و ئەمانێت منی بحالم یا نەبی دەستم دەمانێت دەرمان دەرداکەم وەلا مەدینە جەنابە فیدا نەبی شێوە و شیرینە یا رسول الله یا شەی مەدینە ئێمە عاشقتین قوربان دڵمان مەشینە دەروون پڕ لە زامەکەم گرانە
داوای دەردەکەم پێغەمبەر گیانە ئەی داوای دەردەکەم لە مەدینە ولا روزاكي طال مينا ولا روزاكي طال مينا صلى الله عليه وسلم ولا إيرا أتشوار بهما شوا أتشوار بهما شوا أتشوار بهما شوا زور باشا دستان برمده استاش يركز بخوم دست نشان دكم بيت يعني أقول لنا ابن مالك كمان كتير فخر لبومن داعي لكن كبشر مر أجر سيري بكن برزان مام خالد كلينيا أيك كل عند مكان ابن مالك دليل ما خالد ناكوي بوكاريتيا أويك يقتويا دلام أجر بتواسبي يكسر كوي أو نشان ما عندنا دسمو صبيه كنا فاز صبيه كوستان صبيه دسمو صبيه دسمو هكذا سبستر شوني خو دستان خوش سپاس